سڵاو بینەرانی بەڕێز ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە شاری بێرمیگام کۆبوونەوەی فراوانی خۆی لەگەڵ ئەندامەکانیدا ئەنجامدا بە ئامادەبوونی سکرتێری ڕێکخراوەکە بەڕێز سامان جاف و کاوە دەربەنی جێگری بەناوی ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی سەرجەم ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەکەین لە سنووری ئەنجومەنەکانی تر کە ئەمڕۆ لای ئێمە میوانن لە بێرمیگام ئەم کۆبوونەوە لێرە بەڕێوە ئەچێ بەخێر بێن سەر چاوانمان ئێمە لە خزمەتانین ئەمڕۆ لە کەموکورتیمان ببورن ئەگەر کەموکورتێکمان هەبوو. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی تاکە بە تاکەتان دەکەم لە لەندەن تا گلاسکۆ هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک. سەرەتای کۆبوونەوەکەمان بەرنامەکانمان هەمومان دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان بە تایبەتی ئەو شەهیدانەی کە دوێنێ بە درۆنی تورکی شەهید بوون سێ کەسی یەک خانەوادەی بەداخەوە تێدا چوون دەقیقەیەک ڕادەوەستین بۆ گیانی پاشیان بفەرمون. من هەر کاتێک مێژووی کورد دەخوێنمەوە بە هەردوو دەست چاوم دەگرم ئەڵێم نەکا لە شەرمانە لەبەر دەمی دێڕێک بمرم پەڕەی مێژووی کورد هەروایە تا سەیرکەی شەرمی تایە یان زێدی خۆی فرۆشتووە یان کورد خۆی کوشتووە. خێراتنیە مولایەکەم تاوان زۆر پێ خۆشحاڵیشم کە وا بەڕێک و پێشی ئەم ڕۆکۆ بووینەتەوە ژمارەیەکی باشیش ئامادە بوون لە شاری زۆر دووریشەوەاتەوە بەڕاستی من خۆم لە لەندەنەوە هاتوو مەزانم چەندێ ماندوو بوونەوە بە تایبەتی جەماعەتی گڵاسکۆ کە زۆر ڕێگەیان دوورە. ئەمڕۆ ئێمە وەکو دەستێک کە ڕێکخراوی داکۆک هەستان بە کۆبوونەوەیەکی فراوانی ئەندامانی ڕێکخراوەکەمان بۆ ئیش و کارەکانی داهاتوو و هەروەها ئەو وێنمایانەی کە پێویست بوو بێ بە ئەندامەکانمان و هەروەها ئەو هەواڵە تازانەی کە ڕێکخراوەکەمان لە ماوەی ڕابردووە یان ئەو کار و چالاچاری ئەنجامی دابوو ئەمە گەیاندان بە ئەندامەکانمان بۆ ئەوی بتوانین لە داهاتوو کاری جوان و باشتر بکەین. تەواوی ئەندامانی ئەنجومەنەکانی ڕێکخراوی داکۆکمان کرد لە وڵاتی بەریتانیا لە هەمان کاتدا پرسەماندانا بۆ ئەم شەهیدانە کە شەهیدی هاوڵاتینە لەلایەن دەوڵەتی تورکیای فاشست شەهید بوون بەداخەوە خەڵکی ناوچەکەی ئێمەنە ئەوانە خەڵکی کاسب بوون ئەو بنەماڵەیە هیچ تاوانێکیان نەبوو. لە ڕاستیدا زۆر گرنگ بوو بۆ ئەندامان ئێمە زۆر سوودمان لێبینی چونکە چەندان ڕووکردنەوەیاندا لەسەر شێوازی بەڕێوەبردنی خۆپیشاندانەکان بۆی بە شێوەیەکی کاریگەرتر بتوانین لە داهاتوودا چالاکیەکانمان ئەنجام بدەین ڕۆڵمان گرنگتر بێت. دەستخۆشتان لێ دەکەم بە هیوای سەرکەوتن ینی کار و چالاکیەکانمان وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە سەردەم شارەکانیمان لە سەردەم شارەکانی بریتانیا لە شاری بێرمینگام کۆبووینەوە ئامادمان لێی لەم جۆرە کۆبوونانە پێشنیارکردن و ڕەخنە و بە ئەندامانی تازە و بۆ کار و چالاکیمان بۆ خۆپیشاندان و کردبوونەوەکانی داهات. ئەمڕۆ بەشداریمان کردو لەم کۆبوونەوەی ئەمڕۆ کە تەواوی ستافەکانی ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە تەواوی بەریتانیا بەشدار بوون. زۆر خۆشحاڵ بووم کە تەنها بەزی مانچستەر نەبوو کە بەردەوامدایان بینم ئەندامی تری جیاوازم بینیوە دەموچاوی تازەم بینیوە کە پێشنگەم بینیون ئەمە خۆی گروپتینێکی باشترت دەداتێ بۆ بەشداریکردن و ئیدعاکردنی بۆ داهاتوومان بۆ کار و چالاکی داهاتوومەوە بەشدا چەند بیرۆڕا گۆڕدراوەتەوە دەربارەی کار و چالاکەکانمان لە داهاتوودا و بە فراوانکردنی ڕێکخراوەکەمان کە ڕێکخراوێکی مەدەنی و ئازادیخواز و دیموکراتیا. ئەمڕۆم کۆبوونەوەیە بە سەرپەرشتی
دامەزرێنەرانی ڕێکخراوەکە و ئەندامەکان بۆ زیاتر ئاشنابوون بە یەکتری و هەروەها ئەو خاڵە لاوازانەی هەمانە و هەر پێشنیارێک بەڕاستی سوودی ئەومان لێ بینی لەم کۆبوونەوە. ئەمڕۆ توانیم ئامادەی هەبێ لەم کۆبوونەوەدا کە تایبەتە بە کۆبوونەوەی ئەندامانی داکۆک کە لە هەموو شارەکانی بەریتانیاوە ئەندامان ئامادە بوون توانی ماشنایەتی بکەم لەگەڵ تەواوی ئەندامانە لە هەموو شارەکانەوە بۆ دەستخۆشیکی تەواو و پێزانین هەیە بۆ تەواوی دەستەی کارگەڕی و سەرۆک و هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک. زۆر سوپاسی هەموو لایەن.